دانانی ڕاهێنەرانی سەرژمێری گشتی دانیشتوان لەلایەن پەروەردەکانەوە لە ئیدارەی سۆران نیگەرانی مامۆستایانی لێکەوتۆتەوە و دەڵێن پرۆسەکە بە حیزبی کراوە و لە دانانی مامۆستایان زیاکاری کراوە. کەسانی حیزبین دانراون کە بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێ لەو بارەوە هیچ پرسێک بە ئێمە نەکراوە و ئەوەی ئەوانیش لەو بارەوە زانیاریان پێگەیشتووە زیاکاری کراوە و خەڵکی حیزبی دانراوە. کەسانی حیزبین دانراون کە پرس بە ئیشی مامۆستایان نەکراوە و ئەو پێوەرانی کە ئەو مامۆستایان سەر ئەساسی دانراون دەستنیشان کراون پێوەرێکی بڵێن یاسایی نییە، تەنها لە بینی خۆیان ڕێک کەوتون دەبووە لە ینی ئەوکو لە ئەساس دەدا بە شێوەیەکی وا کرابایە کە چێ شایستەیەەوە شێ خاڵەکانی تێدایە و شێ ئەکرێت لەو سێکتەرە بەشدار بێت کە ئەنجامدانی بڵێن ڕاپرسیە. لای ئێمە کۆچی مامۆستایان بەڕاستی جێگەی نیگەرانیە، من پەیوەندیشم پێوە کردوون بە هەندێک کەسی پەیوەندیدارەوە زانیاریان نەداوە ئەوانە ئەساسی دانراون ئەو بەڕێزانە. ڕاستەخۆ کە لە پەروەردە و کەساندادانی هەموو حیزبین بەسەر بەلایەنێکن، یعنی پێم سەیرە کە ئەوانە سەر بەلایەنێکن پرس بە کەسی دیکە ناکرێت و لە ناو وەزارەتی پەروەردەکە چەندی مامۆستا لێ هاتوو شارەزا هەیە کۆمەڵە کەسانێکیان دانانە تا ڕادێک احتیمال لە شارەزاییشان بەخەت ئێمە نەبێتن، بەڵام بەبێ ئەوەی کە پرسن پێ بکەن، بەبێ ئەوەی کە ئیعاز لۆ کەسێکی برێ، یعنی من بەس ئەوەندەم ئاگالێ بۆ کە ڕۆژە گوتە برادری گوتە من ئەوە لە دەورەینە، من گوتم دەورێکی گوت دەوری ئێستا، گوتم باشە کوو کەس نەیزانیە، گوتی وەڵاوە لە تەربیەت داواکان دانرێنە. لەبارەی گلەی مامۆستایان و ئەو جیاکاریەی کراوە بەڕێوەبەری ئاماری ئیدارەی سۆران بە پەیامی ڕاگەیاند ئێمە لەو بابەتە بەرپرسنین و زانیاریمان نییە، پەروەردە ناوەکانی بە ئێمە داوە. لە هەموو هەرێمی کوردستان 14 هۆڵی ڕاهێنانمان هەبوو، لە ئیدارەی سۆران 1 هۆڵمان هەبوو، تقریبا 6 مامۆستا بەشدار ببوون لەو سنوورەدا، ئەوانە دەبنە ڕاهێنەر بوو قۆناغی دوای خۆیان. ئێمە وەکو بەڕێبەرەتی ئامار نووسرامان بوو بەڕێبەرەتی گشتی پەروەردە کردووە کەەوە وانەمێژمان بوو بنێرن، ئەمە هیچ جیاوازیەک ناکەن مابینی مامۆستایانی وانە بێت چون پەروەردە هەڵیان دەبژێریدن، ئێمە بەرپرسنینین لەو ناوانەی لوممان دێتن، ئێمە تەنها عادەتی ناوەکانمان داینێ ئەوەندە مامۆستامان دەی بوو ئەو قۆناغی ئیتر ئەوان کێدانێن ئەوان بەرپرسن لەویشە. لە قۆناغی یەکەم لە ئیدارەی سۆران 6 مامۆستا وەکو ڕاهێنەر دیاری کراون و لە ئێستادا لە ژێڕاهێناندان. وا بڕیاریشە لە 20 تشرینی دووەم واتە مانجی 11 ئەم ساڵ سەرژمێری گشتی لە تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بەڕێوە بچێت، لە کاتێکدا کۆتا سەرژمێری لە ساڵی 1997 بەدەر لە هەرێمی کوردستان بەڕێوە چووە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.